ئەو ماوەی پێشوو شتێکمان بینی لە فەیسبووکە کاتێک کە کەسێک گۆرانی بە دایکا دەڵێ چەندەها مناڵی دایکیان مردۆ دەگرین. شتێکی زۆر خراپە. نابێت ئاگادار بە ئەوانەی کە باوکیان مردووە یا دایکیان مردووە یا هەردووکیان مردووە خوالیان خۆش بێ برینەکانیان دەکولێتەوە. بۆیە ئاگادار بە دڵی خەڵکی خەمبار مەکە. ئەو شتانە زۆر ئاگادار بین. لەوانەیە هەندێکمان عەقڵمان بەوان نەشکی ئەم کەسە دڵی لە دڵەوە ئەکوڵێ بێ باوکە یا بێ دایکە یا دایک و باوکی بەو شێوەیە نییە. باوک پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم بۆ کەسانی هەتی و ببین بە باوک واتە ببین بە دڵسۆز بە خەمخۆر. خەڵکانێکەیە خەمبارن، خەڵکانێکەیە نیعمەتێکەیە خوا بە تۆی داوە بەوانی نەداوە. بۆیە ئاگادار بە، بۆیە ئامادەمە بە هیچ کاتێک لای کەسێکی هەتیوە کە باوکی نییە باسی باوک مەکە. باوک ئاوایە و باوک ئاوا مهمە و ئاوا مهمە و باوکم ئاوام بۆ دەکات و باوکم ئاوەهام بۆ دەکات. ئەمە دڵسافیەکی ناشەرعیە. لای کەسێکە کە دایکی نەماوە باسی دایک مەکە بۆی، چونکە دڵی بریندارە خۆی. ئەبێ دڵی بدەیتەوە، نابێ خەمباریکەی، نابێ هەست بەوە بکە ئەو نازەی کە باوک و دایکت بە تۆیان داوە ئەو پێی نەدراوە. نابێ ئەم شتانە بکەین، چونکە زۆر جار دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو بەرامبەرەمان خەمبار بکەین و لەوانەیە هەندێک جار چاو لێمان بدا و حەسادەتمان پێ ببرێ و خوای گەورە تووشی دەرد و بەڵای گەورەمان بکات. کەواتە بەرامبەر بە کەسێکی بێدایک یا بێ باوک باسی چاکەکانی دایک و باوکت مەکە، لەبەر ئەوەی خۆت پارێزراو بی، لەبەر ئەوەی دڵی بەرامبەریش نەشکێ و خەمبار و نەبێ و نەگری. تەماشا دەکەی ئەو کەسە دەڵێ خۆزگایە منیش باوکی ئاوام هەبوایە. باشە باوکی من بۆ وانییە، ئەگەر باوکی هەبێت دایکی من بۆ وانییە. کەواتە ئەم شتانە ئاگادار بە، بەرامبەر خەمبار دەکەی زەربەش لە خۆت ئەدەی. لە حەدیثێکی صەحیحدا هاتووە بەشیری کوڕی عەقرەبە ڕەزای خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێ لە غەزای ئوحودا عەقرەبەی باوکم شەهید بوو ڕەزای خوای پەروەردگاری لێبێت. ئەفەرمێ گەی هاتمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەگریام. لە ڕیوایەتی ترە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منی بینی دەگریام، فەرمووی یا حەبیب ما یوبکیکە، ئەی خۆشەویست بۆچی دەگریت؟ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باوکم شەهید بوو بۆیە دەگریم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی بە بێ باوک پەروەردە بووە، دەزانێ ئازاری نەبوونی باوک چەندێ گەورەیە. بۆچی یا حەبیب ئەی خۆشەویستەکەم بۆچی خەمباری، بۆچی دەگریت، بۆ بێتاقەتی ئەی بەشیر؟ فەرمی باوکم شەهید بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئایا ڕازی نابی من باوکت بم، عائیشەش دایکت بێ؟ فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. واتە من جێگای باوکت بۆ دەگرمەوە، عائیشە جێگای دایکت بۆ دەگرێتەوە. بۆیە ئاگادار بە کەسێک باوکی نەماوە مەڵێ باوکم ئاوها و ئاوهام بۆ دەکات. ئەو ماوەی پێشوو شتێکمان بینی لە فەیسبووکە کاتێک کە کەسێک گۆرانی بە دایکا دەڵێ چەندەها مناڵی دایکیان مردۆ دەگرین. شتێکی زۆر خراپە. نابێت ئاگادار بە ئەوانەی کە باوکیان مردووە یا دایکیان مردووە یا هەردووکیان مردووە خوالیان خۆش بێ برینەکانیان دەکولێتەوە. بۆیە ئاگادار بە دڵی خەڵکی خەمبار مەکە. ئەو شتانە زۆر ئاگادار بین. لەوانەیە هەندێکمان عەقڵمان بەوان نەشکی ئەم کەسە دڵی لە دڵەوە ئەکوڵێ بێ باوکە یا بێ دایکە یا دایک و باوکی بەو شێوەیە نییە. باوک پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم بۆ کەسانی هەتی و ببین بە باوک واتە ببین بە دڵسۆز بە خەمخۆر، دڵخۆشیان بکەین نەک خەمباریان بکەین. ئەڕۆیتە ماڵەکەی خواردنت بۆ دانێ بیخۆ، ئەوەی کە دەڵێ سێبەرەکەشی حرامە نەخێ، قسە هیچ لە دینی خواشتیوان نییە. ماڵی هەتی و کاتی حرامە کە بە زوڵم بیخۆی، غەیری هەتی و شەر بە زوڵم حرامە. ڕۆشتە ماڵەکەی وەکو ماڵی تر خواردن بخۆ، خواردنەوە بخۆ،
ئەمە بەڕاستی ئەوە دڵخۆشیە بۆ هەتیوەکان، نەک تۆ بچی قوڕ بکەی بەسەریا خەمباری کەی وەڵام من خواردنی ماڵیەوە ناخۆم. ئەمە کەی دینی خوایە؟ پێی خۆشە خواردنەکەی بخۆی، برینی مەکولێنەوە، دڵخۆشی کە، بە هەست نەکەن لە کۆمەڵگادا خەڵکی قێزیان لێ دەکاتەوە پێزیان لێ دەکاتەوە. بۆیە ئاگدار بە لای هیچ کەسێکە کە دایک و باوکی نییە یا یەکیانی نییە باسی دایک و باوکی خۆت مەکە، باسی فەزڵ و چاکەی ئەوان مەکە، با خەمبار نەبن.